خۆی گەورە بۆ قەرب و کاتەوە بە قوربانەوەم کاکە زۆر سپاس بە قوربانە با لەوە زیاتر ئازیەت نەدەین زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەستم ماچەکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ قوربانە بم زۆر سپاس دەکەم دوێنێ سەعات 11 نیمەڕۆ لە دوکان بووم تەلەفۆنیان کرد مناڵەکان هاتمەوە کار لە کار تەرازا بوو حەچی مەخزەنەکەمێ ئاو بردی سیارێکیشمان لە ناو مەخزەنەکەیا بوو بە دەبزیش پێیان کرد بوو بۆ دامنا کوڕی فەقیریشم کاکە گیان ئەرە وەڵای زەرەری 17 دەفتەرم زیاتر لێکەوتووە ئەو شتانەی کە لەناو مەخزەنەکەدا بۆ چی بووە شتی عتاریە شتی وامەیە بای 100,000 هەر قوتێکی بچووکە شتی وامەیە هەر ترش 2 تۆن ترشی دیا بۆ کاکە داوای چیەکەن لەلایەنی پێویستدا وەڵای داوای قەرەبووەکەم قەرەبووم کەنەوە کاکە کوڕی فەقیر خۆی گەورە بۆ قەرب و کاتەوە بە قوربانەوەم کاکە زۆر سپاس بە قوربانە با لەوە زیاتر ئازیەت نەدەین زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەستم ماچەکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ قوربانە بم زۆر سپاس دەکەم بەڵێ ئەمە وتی یەشێک لەو ماڵانە بوو کە زەرەر و زیانی بەرکەوتە لە لافاوەکەی دوێنێ قەزاکە دیارە جگە لەم ماڵە نزیکەی 6 ماڵیش لەم گەڕەکە زیانی بەرکەوتە و هەر لە ئامێری کارەبایی و قەنەفە و فەرش و کۆمبار و ئەو بابەتانە جگە لەوەش زیانی گیانی 2 کەس گیانی لەدەستدا و نزیکەی 12 کەسیش لە لافاوەکەی دوێنێ بریندار بوون